سەرەتا بە بۆنەی شۆڕشی گوڵانی پیرۆزەوە گەرمترین پیرۆزبایی لە جەناوی سەرۆک بارزانی و تەواوی بنەماڵەی سەربەرزی شەیدان و هێزی پێشمەرگەی کوردستان، تەواوی هەواڵانی پارتی دیموکراتی کوردستان و جەماوەری پارتی دیموکراتی کوردستانەکەم. شۆڕشی گوڵان هەڵگیرسانەوەی وەرچەرخانەیەکی مێژوویی بوو، گەورە و پیرۆز بوو. چونکە بۆ ئێمە گەر بگەڕێنەوە بۆ سەرەتای شۆڕش ئەیلول بە سەرۆکایەتی باوکی ڕۆحی نەتەوەی کورد بارزانی نەمەر، زۆر درێژخایەن و شۆڕشێکی پیرۆز و گەورە و شۆڕشی ئەیلول و کورتیەکەی گەشتی نەقوممەی دەسەڵات و پێشکەوتنی شۆڕش، بە تایبەتی لە دوای چۆکدادانی ڕژێمی بەعسی ئەفلەقی لە ساڵی هەفتە، دەرچوونی بەیانی ئازار، ئەو ئیتیفاقی مێژوویی بەیانی ئازار لەسەر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکاتی بارزانی نەمەر و ئیتیفاقەکە بۆ 4 ساڵ پاشگەزە بوونەوە و پەشیمانبوونەوە حکوومەتی ڕژێم لەو کاتەیە 74 شۆڕش دەستی پێکردەوە. شەڕ بۆەوە شەڕبوونەوەی مەبەستم زیاتر لەو ساڵەیە لە 74 بۆ 75 کە لە 11 ئازاری 74 ڕژێم پەشیمان بۆ لە بەرنامە و لە خاڵەکانی ئازاد شەڕ دەستی پێکردەوە. کە شەڕ دەستی پێکردەوە هەموو جەماوەر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بوو. مەبەستەکە لێرایە شۆڕش ئەوەنە بەهێز بوو توانیمان لە ناو بینی ناو مەرکەزی وڵاتەوە، ناو جەرگەی وڵاتەوە. بەندە پێشمەرگە بووم، سەرەتای لاوین بووم. مەقەرمان لەو گوندی قەرستانە بوو کە لەسەر جادەکەی ئێستا. گوندی قەرستان نزیکی پیرەمەگرون، یعنی تفەنگ هاوێژێک دوور بوو. مەبەستم لێرە توانای شۆڕش بوو، گەورەی و فراوانی شۆڕش بوو. جا لە هەموو سنوورەکانی کوردستان وایی بوو، هەر لە زاخۆ تاکو و مەنتقەی خانەخین شۆڕش و پێشمەرگە و بنکەکان لە ناو جەرگەی وڵات و حکوومەتا بوو. یعنی ئەوەنە بە قووەت بوو شۆڕش ئەوەنە بە قووەت بوو تەیارەمان خستە خوارەوە. شۆڕش ئەوەنە بە قووەت بوو بەس خۆمان تەیارەمان نەبوو، ئینا هەموو ئەسلحەیەکمان نەبوو، توانایەکمان نەبوو. یعنی هەوا بوو دوای کە چووینە دەرەوە چەند وەزارەتێ تەشکیل کرا، وەزارەتی ئاوەدانی بۆ ڕێگەوبان، وەزارەتی پەروەردە، هەتا جامیعەی سلێمانی چووە قەڵازیە ئەو بوو تووشی کارەساتێکی قەسر بوو. مەبەست لێرە شۆڕش وا گەورە بوو عیلاقاتی دووەری دروست کرد لەگەڵ دەرەوە. سەحافە هاتە ناو کوردستانەوە. ئێمە لەو شوێنەی کاڵێم لە قەرستانەوە تا ئەو وەختە سەحوفی هاتە لەمان لەوێ فلیممان دەرەکرد لەسەر، یعنی ئەوەنە گەورە بوون. ئەم گەورەیە، ئەم شۆڕشە بەو گەورەیە بووە جێگەی مەترسی وڵاتان و بەزداد کە ئێستاشی لەسەبەر بۆ ئەمریکا. یعنی ئەنجا بیریان لە مەعاملەیەکی گەورە کرد دژی ئەم شۆڕشە. ئەم دۆشە کورد ئاوە بەم شۆڕشەوە گەشەی کرد و تەشەنە بکە وەرە ڕزگاری بێ حساب بۆ کەسمان ناکە. لەبەرەوە عێراق تەنەزولێکی تەواوی کرد بۆ ئێران. یەک دوو مەنتقەی زەید قەوس و سەیف سەعد و چی ئەمانە یەک دوو مەنتیقەی وایە بە ئێران لەسەرەوەی کە ڕێ بکەوێ و بتوانێ یارمەتی و هاوکاری و بۆ شۆڕشی ئەو کاتەمان بۆ سێنە و دەرگاکانی ئێران داخرێت لەسەرمان. ئەمەم ئامرێکی گەورە بوو، بەڵام شێکەوتەوە بینەوە تەمەن بەم ئامرێ هاواری بۆ مدینی جەزایر. ئەو کەوتەوە بینەوە بۆ بەناوبژیوان هەردوو لای ڕێخست، کە هەردوو لای ڕێخست تەوانەمای ئازاتی
وەکو ئێستا ئەمریکا هەر لە پشتەوە بوو بەم مەعاملەیەکی لەپڕ بوو کاڵم لەپڕ بوو وەکو عەرزم کرد من بەندە پێشمەرگەیە بووم لەو کاتەیە بەڕێوە بووین ئەو ڕۆژە بەرەو مەفرەزەیەک بین بۆ سلێمانی بڕوا بکە وەستانیان مەفرەزەکە یان مەڕۆن پەلە مەکەن شێ یعنی ئەمەنە مەعاملەکە گەورە بوو لە دەقە و سەعاتا پێشمەرگە لە چالاکی وەستا وەکو چی و چێ بکەیتەوە بیدا ئاوا وەستا نەک بڵێ تەفسیلاتێ بێ وڵا ئەمە وایە 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 بگاتەوە لە پڕ بۆستی بەڵام نە لە پڕ وەستا لە پڕ ئیزاحات وەستا لە پڕ جیازی لاسێکی هێز ئەو وەختە ئێمە بەتالۆنی سێ بووین بەتالۆنمان لە زێوێ بوو زێوێ ئێستا بەتالۆنی سێ هێزی ڕزگاری هێزمان هێزی ڕزگاری بوو هەموو جیهاز وەستا ئیزاعە وەستا مەعاملەکە نەگەورە مەعاملەکە گەورە بوو کۆتایی هات ناچینەوە تەفسیلاتەوە مەعاملەکە زۆر گەورە بوو و زۆر بەپەلە بوو و ترسێکی وایە لێنیش بۆیە سەدام تەنەزولی کرد بۆ کۆمەڵە منتقەویایی بە ئێران و هەروە شەڕی ئێران و عێراق لە دوایە لە 89 کە دروست بووەوە لەسەر پەشیمانبوونەوە هەم دیسەوە سەدام لەسەر ئەو منتیقانە بوو کە زانی ئێران انقلابی ئیسلامیە و ئەم حکومە ئیسلامیاتە سەر فرسەتێنە ئەمیش خۆی بە قووە زانیەوە دووبارە سەدام جێیشەکەی بە قووت و خۆی بە قووت و علاقاتی دووەلی و ئیمکانیەت و دەوڵەمەند بوو پەشیمان بووە لەگەڵ ئێرانەوە شەڕی دروست کردەوە بەهەرحاڵ ئێمە بگەڕێنەوە سەر نەکسە لە 6 ئازاری 75 ئیعلان کرا کە ئێمە ئیتر تەواو بە هیچ نەوعێک یعنی وای لێ هات هەندێک شت ناچاری بووە لەگەڵ لە جەنابی بارزانی ڕەحمەتی ئەوەن جەنابی بارزانی ئینکاری ناکرێت لە دیبلۆماسیەت و زیرەکی و بەتوانا و عەقڵ و هەموو شتەکان پێ بۆ هەندێک خەڵک هەندێک قیادی ناقیان نەبوو ئەیانوو ئێمە لە شاخین و چەکمان پێ و ئیمکانیەتمان پێون جەنابیان بیری لە ڕابردوێ کردو چونکە بۆ ئێرانی ئینکاری کرد بە هیچ نۆعێ دەرگاکە دائەخەین یەک بریندارتان نایەتە ئێرانەوە یەک هاوکاریتان نابێ بارزانی ڕەحمەتی دووربین بینە ئەی تۆ شۆڕ بە چیە کرێ کە بتانی معالجەی بریندارەکانە بکەیت کە بتانی ئیمکانیەتێکی بۆ بێ کە بتانی دەرگایەک بکرێتەوە ئەبێ هەموو شۆڕ حکومەتێک ئەمەی هەیە و ئەنجا ئەتوانێت شۆڕش بکات یعنی توقع نەکراوە بە زوویی بە تایبەتی جەنابی بارزانی ڕەحمەتی خۆی لە حەیاتا بوو هەر زۆر بەپە لە شۆڕشی گوڵان دروست بووە نەک ساڵ 6 مانگ پاش 6 مانگ عادەی تەنظیم کرایە و جەنابیان لە دەرەوە کۆنفرانسێک بەسرا لە بەرلین چەند قیادەکانی پارتی بە حوزوری جەنابی سەرۆک مەسعود بارزانی و جەنابی کاکدیسی ڕەحمەتی توانزان تەوان جەنابی بارزانی ڕەحمەتی وەزێ تەندروستی باش نەبوو بەڵام ئیعازات و محەڕی کوینەکە جەنابیان بوون بەڵام ئەرکە قورسەکە لەسەر شانی ئەو دوو گەورە و بەڕێزە جەنابی سەرۆک مەسعود بارزانی و جەنابی کاکدیسی ڕەحمەتی بوو ئەمانەی کۆکردەوە و زۆر بەپەلە یعنی نەکسە زۆر ڕۆژێکی ناخۆش بوو من چونکە خۆم بۆیڵم ناخۆش و خۆم لەوەیە بووم زۆر ناخۆش بوو یعنی لە هەموو مردنێکی باوک دایک کوڕ خۆشەویستی زۆر گەورەتر بوو چونکە بۆ مەسیری میلەتێکی خەباتی میلەتێکی دا بەڵام بیستنەوەی هەڵگیرساندنەوەی شۆڕشی گوڵان دڵخۆشکەرێکی زۆر گەورە بوو ئاهێکی زۆر خۆش بوو مژدەیەکی زۆر گەورە بوو ئەو وەختە ئێمە تەنظیممان دروست کرد بڕوا بکرد لە خۆشیە بێتەوە جیهات ئەوەی کە مایلی پارتیەکان بوون خۆشەویستی بارزانی و پارتی بوون خۆمان کۆبووینەوە بێ ئەوەی تەوجیهاتمان دەست پێ بکە بەندە خۆی شۆڕش
هەر لە بەرپرسەوە تا پێشمەرگان تا جماوەرەکەشی بوو بە سێت قیسمەتەوە قیسمەتێکیان بەرەو ئێران و هەندەران ڕۆشت تەوزیع بوون قیسمەتێکیان هەمومان دوو قیسمەتەکە هاتینەوە و بعضیان بەرەو جنوب و وەسەط حکومەت ئەوە هێنیکردنەوەی کە مەترسێکی لێ بوو خاستن مەسئولەکان ئەوە بەرەو ئەوە نەفیکران قیسمەتێکیش مایەوە من لەمانەوەکان بووم تەمەنەکەم وا بوو و دوایەوەش زۆر بوو هەمووی هەر نەتوانڕائینکە من لەمانەوەکان بووم من کە ئەوەمان بیت لەگەڵ کۆمەڵێ ڕەفیق و دووری نزیک خۆم و کەسی خۆمان کرد بۆ ڕژێم دوای ئەو نەکسەیە زۆری تر دڕندەتر بوو تاقیبیە کرد لە شوێنێ سووسەیەکی بکردایە نامەیەک وتارێک نووسینێک شتێکی وێتە ئەو ماڵ و شوێنە کاولەکە خاپورەکە هەتا ڕاپێکی گواستنەوەی گوندەکان کراوە هین کرا ئەمە هەمووی تەفسیراتێکی زۆرێ بەڵام ئێمە تەنزیمان دەست پێ کرد ئەنجا تا تەوجیهاتمان بۆ هات کە تەوجیهاتمان بووەکە خەلیایەتمان دروستکرد ئێمە لە هەموو شوێنەکانە تەنزیمان دروستکا بوو ئەنجایی تری ئازاد هات ئەنجایی تر بەداخەوە جەناوی بەرزانی سیحەتی باش نەبوو ئەوە بوو کە زووتر وەفاتی کرد بەڵام بە وەفاتی بارزانی ڕەحمەتی مهمەکەی و گرنگەکەی جەناوی کاک مەسعود و کاک ئیدریسی ڕەحمەتی ئەمە مهم بوو ئەو پیاوە عەزیمە ئەو باوکە خۆشەویستە ئەو سەرکردە گەورەیە لە دەستبەی ئازایەتیە تۆ ئەم کوڕانە دەستدانەنێن و هەوڵ بن من شخصی خۆم هەر عەشقی ئەو گەورەی و تەحەمل و توانا و سیاسەتمەداری و هینەی جەناوی سەرۆک مەسعود بارزانیم زۆر بە هیممەت و بڕوا بکە ڕاستە کاک ئیدریسی ڕەحمەتیش هاوشان بوون بەیەکەوە بەڵام ئەم پیاوە لە وەفاتی کاک ئیدریسی شاوتمان ئەم پیاوە تەحەمولیان دێشت ناکرد کەچی هاتە سەر ئیزاعە ئەو وەختە ئێمە لە منتخەی دابەزین بۆ کە کاک ئیدریسی ڕەحمەتی گەورەترین دیبلۆماتکار و بۆ ڕێککەوتنەوە لەگەڵ جەناوی مامجلال لە ساڵی مانگی 11 هەشتا و شەش هین بوون ڕێککەوتنەکان کرد چەند مانگێک دوای ئەوە وەفاتی کرد کاتێکی زۆر نازک و خۆش زۆر حەساس و زۆر بۆ جەنابی سەرۆک زۆر هین بوو هیلاک بوون خەریکی ڕێخستنەوەی دڵەقەکان بوون خەریکی هێزی پێشمەرگە بوون خەریتان ئەو پیاوە عەزیمەی لە دەستدا کە چیاتە سەر داوتی فەرمووی خۆشەویستی و دڵسۆزیتان بۆ ئیدریسی جوانەمرگ ئەوەی ئیدامە بە ڕێبازەکەی بن و ڕێبازی بارزانی بوون نەوەسن لە خەبات و تێکۆشان هەوڵ بن جەنابی ئەو وەختە لە بادینان بوو ئێمە زۆر ناڵێم ڕووخا بووین بەڵام زۆر متاسی بووین لە یادمە لە گوندی پشتاشان بووین ئەو شەو کە جەنابی سەرۆک ئەوانی کرد گوڕمان نایە خۆمان و کەوتینە ڕێ بەرەو منتیقەکانی خۆمان عەزیمی جەنابی کاک مەسعود لەوەیە بوو ڕاستە نسکۆ زۆر تاڵ بوو زۆر گەورە بوو یعنی ئێمە وتمان هەر دڵی بارزانی ڕەحمەتیە
تحمل و تەقبولی ئەوەکە وەزاکە ئەم بەڕێزانە بەڵام ئەمەش مهم بوو بە شەژمانێک تۆ دەست پێ بکەیتەوە نەک شەژمان هەر لە دیداتە کە دەرچوون لە کوردستان و بەرە و ئێران و لەوێ شۆ بەرە و وڵاتان ئەمان دەستیان بە جوم و جوڵە کردو خۆی ئەگەر بگەڕێتەوە بۆ مێژووی بارزان لە شێخ عەبدولسەلامی بارزانەوە تۆ وەرە خوارەوە بۆ شێخ محەممەد بۆ شێخ ئەحمەد بۆ ئەمانە ئەم بنەماڵانە تۆ بێ منەڵێم کوردە بێ و تەقدیری ئەو بنەماڵەی واهی کات نەچەمینەتەوە ئەم یاوێتی بەم ئەم پەلاماریە ئەو یاوەتی بەو هەموویان سەی تاریخ کە لە مناڵیەوە پێگەیشتون و هین جەناوی مەلەمسوای بارزانی ڕەحمەتی کە بووە لە دایک و پاش چەند مایەک لە زیندانەوە گەشت لە وەختێکە بۆ تە 16 ساڵ تازە دەچی تفەنگ کردووە قیادەی کۆمەڵێک هینی کردوهاتۆ بەرەو شۆڕشی شێخ مەحموود بۆ هاوکاری چۆ بۆرە و دەرسیم بۆ هاوکاری شێخ سەعید پیلان لە 45 هات بۆ کۆماری مەهاباد دایمە ئەمان بە هیممەت بوون تۆ ئەو تاریخە بێنەرەوە ئەنجا بێنە بەردەمی نوسکۆی خۆمان کە بووە ئەم هەڵسانەوە و ئەمە توانای ئەوان بووە ڕاستە بارزانی ڕەحمەتی سیحەتی باش نەبووە بەڵام توانای ئەوەی هەبووە دەی ڕێخەنەوە دەی دەست پێ بکەنەوە چی کردووە ئەگە تۆ کتێبەکانی جەنابی سەرۆک بارزانی بخوێنیتەوە یعنی وا ڕەفیقەکانی کە بۆیان باسکەن لەم وڵات بۆ وڵات لەو وڵات بۆ وڵات یعنی بۆ بینینی قایدێکی ئەو کاتەی دڵسۆزی ئەیلول مەناعەتی نە بۆ وڵاتێککە چووە ئەوی بینی و چۆتۆ بۆ وڵاتێککە یعنی ئەمەنە لەگەڵ کاریسی ڕەحمەتیا بە تایبەتی جەنابی سەرۆک مەسعود بارزانی ئەو چەند مانگە هەتا کۆنگرەی نۆ ئەو چەند مانگە پێشی لە سووریا بوو پێکی لە ئەوروپا بۆ پێ لە وڵاتانە عەرەبی چۆتە لیبیا چۆتە یعنی بە هەموونەوە لە دوای کۆنگرەی نۆ لە دوای کۆنگرەی نۆ ئەیتر ئەمان کاگلیسی ڕەحمەتی بە تایبەتی بەشی علاقاتی گرتووە دەست بەشەکانی کەی هەموو بەڵام علاقات زۆر مهم هاتنە سەر ئەوەی کە بیریان کردو کۆمەڵی ئەحزابەیە لە کوردستانە ئیتر ئەمان دەستیان کە جارێ جۆقەتیان دروست کرد لە سووریا ئەوە هەموو ئەحزابی عراقی تیاکۆ بۆ جەبهەی وەتەنی دوای ئەوە بەرەی کوردستانیان گوتیانە من نابێ هەرێکە بۆ خۆی شەڕ بکا و من بێت و ئاشتی و ئاشتێت نە بەرەی کوردستانیان دروست کرد هەر لەسەر دەستی جەنابی سەرۆک جەناوی کاگلیسا دروست کرا بەرەی کوردستانی کە بەرەی کوردستانی دروست کرا زیاتر لە دەریشەوە پارتی یەکێتی هەر چونکە هێزی سەرەکی بووین ئێمە بڵێ ناڵێ هێزی سەرەکی بووین هەر مەحاولات وەکو ئێستا چۆن هەر مەحاولات کرێ لەگەڵ یەکێتیە قووەتی سەرچین لە دەریشەوە وا بوو ئێستا چۆن من وتم تاریخەکە وایە جەنابی سەرۆک بارزانی کە ئەڵەی مەسەلە بنەماڵە نییە بنەماڵەی بارزان لەو تاریخۆ کاتوە هەرویستویانە تەبایی و برایەتی هەرویستویانە بە تەبایی و برایەتی نەوێ هیچ ناکرێت بۆیە بەو تەبایی و برایەتێ هێنداوە تاکو ئێستاشی لەسەر بێ هەر سەیرەکەی هەموو لایەک دوای جەناوی مامجەلال دەستی هاوکاری درێژ ناکەن بۆ نەهێشتنی کێشە و مەشاکیلەکان تەنانەت لایەنە ئیسلامیەکانیش هیچی ناکرێتەوە و ڕێککەوتنە بێ ماڵی کوڕێخە ئەوەی خەمخۆرە هەر جەنابی سەرۆک بارزانی و پارتی دیموکراتی کوردستان بەڵام بەتایبەتی جەنابیان ئەوە حرامکردنی شەڕی ناوخۆ هەر ئەوان کردویان هەر ئەو کردوێتی دەستڕاکێشان بۆ تەبایی و برایەتی هەر ئەو کردوێت و ئێستاشی لەسەر بێت کە جەنابی کاگی نێچیروان بارزانی کە هاتووە وەکو سەرۆکی هەرێم جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان وەکو ئێمەش لێمان بیست وەکو باسیش کراوە هەر لە جەنابی سەرۆکە و تا کاگنیچوان کا جەنابی کاگ مەسعودی هەموو محاولەکەن دەستی برایەتی و تەبایی درێژبن بۆی مشکیلە نەوێت ماڵی کوڕ ڕێخرێ
ئەم ماوەیە وەزعەکە زۆر خراپ بوو بەڵام هاتنی جەنابی کاک نێچیروان تۆزێ وەزعەکەی هۆن کردەوە خەڵکەکە دڵخۆشتر بوو دەبا ئەو لایەنانەش خەمخۆر بن وەکو پارتی دیموکراتی کوردستان و بنەماڵی بەردان بتوانن ئەو گرژیانە بڕەوێننەوە چونکە هیچ کەسێک نەک ئەو لایەنەی کە نەچوێتە لای و نەقدیەوە بێ وڵات من هەتا خاڵەکان دیاری نەکەن ئێمە خاڵەکان ئێمە چین ئێمە بۆ ئەو خاڵانە هەوڵین ئەو خاڵان ئێمەش بۆ خزمەتی میلەت هەوڵین یعنی هەر لایەنێک خەمخۆری میلەتەوە پیرۆزبایی دووبارە بۆ ئەم ڕۆژە پیرۆزە ڕۆژی شۆڕشی گوڵان کە تاواکەڕی شۆڕشی ئەیلولی مەزن بوو و هەڵگیرسیانەرەکەی لەسەر دەستی بارزانی نەمر ئەوە باوکی ڕۆحی نەتەوەی کورد و هەمیشە لە یادمان و لە یادمانەوێ جەنابی سەرۆک مەسعود بارزانی بە هاوشانی جەنابی کاک ئیدریسی ڕەحمەتی دەورێکی سەرەکیانە بۆ لە دروستبوونەوەی شۆڕشی گوڵان بۆیە پیرۆز بێت لە جەنابیان لە بنەماڵی شەیدان لە پێشمەرگە قارەمانەکان لە هەموو تاکێکی هەڤاڵێکی لایەنگرێکی پارتی دیموکراتی کوردستان. سەرەتا پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستانەکەم لە هەموو شۆڕشگەڕێک کە بەشدار بوون لە هەڵگیرسانەوەی شۆڕش و لە یادی شۆڕشی گوڵان لە 26 پێنج ئەو شۆڕشەی کە ئێمەی گەیان بە ئەم قۆناغی ئێستا ئەمەتیاین بە قۆناغی هەم شۆڕشگەڕی هەم خەبات هەم قۆناغی دەوڵەتداری و بوونی حکومەتی هەرێمی کوردستان و ئەو پێگەی و ئەو قوارەی کە ئێمەتیاین بەتەکی دەمە بە خەبات و ماندووبوونی پێشمەرگەکان و قارەمانەکان و شەهیدەکانی شۆڕشی گوڵان بووە لەگەڵ هەموو لایەنەکانی کە پێوەکە گوتوانراوە بگەین بە ئەو دەستکەوتەی کە ئێستا بڕوا ناکەم لە هیچ قۆناغێکی پرۆسەی ڕزگاری خوازی گەلی کوردستان لە هیچ پارچێکی کوردستانە توانی بێتیان بگەنە ئەم قۆناغی کە ئێمەتیایەن وێڕای ئەوەی کە بربەست و ناری زۆریشمانەیە بەڵام توانیمانە تا ئێستا و قوارەیە پارێزین بۆ ئێمە پیرۆزباییەکە تەبەن ئێمە گەر پانۆرامەیەک سیرکەین ئەو ڕووداوانە کە بووە لە پێش شۆڕشی ئەیلوول لە هەموو ئەو جموجۆڵە سیاسیانە ئەتوانین بڵێن گەلی کوردستان هەردەم لە هەوڵێەوە بووە کە مافی خۆی بەدەست بێنێ جا لە مافی کۆمەڵایەتی بێ بۆ مافی سیاسی بێ بۆ ڕۆشنبیری هەر بابەتێکی کە بەڵام گۆڕانکاریە بنەڕەتەکە لە شۆڕشی گوڵانەوە بوو کە یەکەم شۆڕشێک بوو هەموو باشووری کوردستانی گرتەوە بە زۆرێک لەلایەنە بڵێن کوردستانەکانێکی لە ڕۆژهەڵات و تەنانەت باکووری کوردستانیش قۆناغی دووەمەوەیە کە بڵێن شۆڕشێکی ڕێکخراو بوو بەبوونی سەکردایەتیەکی تۆکمەوە بە بەرنامەیەکی دیاریکراو واکرا کە حکومەتەکان مەجبور بوون تەعامل بکەن لەگەڵ ئەم شۆڕشە مەجبور بوون کە ئیتر نەتوانن تەنانەت بە هێز و بە تۆپ و تانک لەگەڵ ئەم شۆڕشا بجوڵێنە بەڵکو مەجبور بوون کە تەعاملێکی سیاسی لەگەڵا بکەن وەکو واقعێک تەعاملی لەگەڵا بکەن کە چکەم شۆڕشە لە قۆناغێک پەڕێەوە بۆ قۆناغێکی سەقامگیر حیزبێکی با بڵێن لە دوای بە تایبەتی ئەوەی کە وتمان ئەم شۆڕشە بە سەرۆکایەتی بارزانی نەمروش پارتی دیموکراتی کوردستان بووە ئەنی شۆڕشەکە جوڵە سیاسیەکە گواستراوەتەوە لە حیزبێکی منەظەم لە قیادێکی منەظەم
تەنانەت لە ڕووی ئەسکەریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی علاقاتەوە ئەم شۆڕشە پەرێکی زۆری پێسن بۆی والیا و لە کۆتاییە لە ساڵی 70 بۆ 71 ئەو ڕێکەوتنامەیە مۆر کرێ کە ڕێکەوتنامەی ئازار بوو بەتەکیدەوە بەرهەمی ئەو شۆڕشە بووە ئەو ماندووبوونە بۆ کە لەو شۆڕشا بوو دوجار بەداخەوە کە ئێمە کەوتینە قۆناغی جێبەجێنەکردنی ناوڕۆکی ڕێکەوتنامەی ئازار و پاشەکشێ و ڕێکەوتنیکی نێودەوڵەتی لەسەر پرۆسەی کورد تەنانەت عێراق ئەوەنە بە خراپی تەعاملی کردکە ساش زەڕیبەی ئەو ڕێکەوتنەی جەزائیرەیە کە بەشێکی زۆری لە خاکی عێراق و لە شەڕ العەرەب یا بە ئێران مقابلی تەنها ئەوەی کە شۆڕشی کورد شکست پێبێنن بەشێک لە ئامانجەکان هەناتە دی بەڵام زۆری نەهاتە دی بەڵێ شۆڕشیان تووشی کێشێکی گەورە کرد و نسکۆیەک دروست بوو بەسەر شۆڕشی گەلی کوردستانە لەو کاتەیە بەڵام شکستێکی کۆتایی نەبوو ئەو بوو کە مودەیەک دوای ساڵی 75 دووبارە ئێمە زانی ئەوەی کە جەنابی مەرام سەفای بارزانی کە شۆڕش لەو کاتە تووشی ئەو نسکۆیە بوو بانگاوازیەوە نەکرا نە لە قیادەی پارتی و نە لە خودی بارزانی نەمر کە شۆڕش کۆتایی پێێت و ئێمە تێچی تر خەباتی خۆمان ناکەین بەڵکۆمە شتێکی سروشتیە لە دوای هەر شکستێک یان کێشەیەک تووشی پرۆسەیەکی یان حیزبێکی سیاسییان شۆڕشێک ببێت بەتاکید گۆڕانکاریکی بنەڕەتی دروستە بێ لە قۆناغێک کە تۆ لە ڕێکەوتنای لەگەڵ حکوومەتێکا و لە ناو شارایت و دەسەڵات و حکوومەت و دامدەستگا لەگەڵتایە ئەگەڕێیتەوە بۆ قۆناغێکی دووبارە شۆڕژگاری و شۆڕشی چکداری و ئەمانە پێویستی بە گۆڕانکاریە لە بەرنامەی حیزبەکەیە گۆڕانکاری لە بەرنامەی ئەو شۆڕشەیە کە دروستیەکەیتەوە بۆیە قۆناغێک لە خۆڕێخستنەوە قۆناغی لە ئامادەکاری قۆناغێک لە بەرنامە ڕێژی کرایەوە تاو کاتی ینی ئەتوانین بڵین ساڵی نەبرد لە 26 پێنجی 76 کە دووبارە شۆڕشی گوڵان دەستی پێکردەوە و درێژە پێدەری شۆڕشی ئەیلول بوو بە هەمان بەرنامە و نەفەس بەڵام بە گۆڕانکاریەک لەگەڵ ئەو واقعی کە لەو کاتەیە دروست بوو ئەو بوو تا ساڵی 91 ئەم شۆڕشە بەردەوام بووە خەباتی هەبووە چەندین داستانی گرنگی تۆمار کرد توانی ئیسپاتی کاکە گەلی کوردستان نە بە موامەراتی نێودەوڵاتی نە بە شکستێکی کاتی لە ناوناچێ بەڵکو شۆڕش لە دوای شۆڕش قۆناغ لە دوای قۆناغە توای خۆی بونجێنێ لەگەڵ واقعی کە تایەتی طبعاً مێژوو شاهیدە بۆ ئەوەی کە بە درێژایی شۆڕش جا نەک تەنها شۆڕشی ئەیلول و شۆڕشی گوڵان بەڵکو لە شۆڕش و جمجۆڵە سیاسەکانی پێشتریش کە بنەماڵەی بارزانی ڕۆڵی باشیان تیا هەبووە کە بنەماڵەیەکی شۆڕژێنن بنەماڵەیەک خاوەن پێگەیەکی تایبەتن لە مێژووی گەلی کوردستانە هەم لە شۆڕژ هەم لە بوونی ئەو با بڵێن قیادەیی کە بۆ شۆڕشەکانیان کردووە جێدەستیان دیار بووە و جێی ڕێز و پێگەیان لە بڵێن لە قواری نێودەوڵەتیشە هەبووە بۆی ئەوان توانیوە بە شێوەیەکی سەرکەوتوانە ئیداری ئەو شۆڕشانە بکەن بنەماڵەیە بوون کە بەتاکید لە هەموو ئەو موامەراتە نێودەوڵەتیانە نەتوانراوە شکست بە بەرنمەکانیان یا شکست بە بوونی خۆیان بێن ومانەوەی ئەوان لە قیادەی شۆڕشە وزە و هێزێکی باشتریە بوو بە شۆڕش ئەمە واقعەکە تاوەی کە توانیمان شۆڕشی گوڵان بەرەو قۆناغی ڕاپەڕین و دوای ڕاپەڕین و بەڵاو بەرەو شۆڕشی ناوشار بڕۆین بەرەو بەڕێوەبرنی دام و دەستگا بەرین ئامانجەکانی شۆڕشی گوڵان زۆر بوون بەس گرنگترینیان لەوە ئەم شۆڕشە بۆ بەدیهێنانی مافی گەلی کوردستان بووە بۆ بەدیهێنانی مافی پارتیەکان نەبوو بەتەنیا هی هەموو گەلی کوردستان بوو بۆ بێتەکی دامانجەکەی خزمەتی گەلی کوردستانە سەقامگیری بۆ گەلی کوردستان خۆشگوزەرانیە بۆ خەڵکی کوردستان بۆیە لەو ڕانگەیەوە ئێمە بێ ئەگەر بە نەفەسی شۆڕشیش ئێستا بیرکەنەوە چۆن تەعامل بکەین لەگەڵ بەڕێوەبردننی وڵات و حیزبە سیاسەکانی کە ئەبێ بەو نەفەسە تەعاملکەین کە هەوڵ بین سەقامگیرەیەکی سیاسی کۆمەڵایەتی لە ناوگەلی کوردستانە دروست بێت و یەکریزیەکی نیشتیمانی لەسەر پرسە نیشتیمانیە کوردستانیە نەتەوەیەکان دروست بێت
ئەمە دایماڵێن ینی ئەمە چەند حیزبێکی سیاسی لە هەرێمی کوردستانە هەیە مەرجنی هەمووی خاوەنی یەک ئایدۆلێجا بێ یەک بەرنامە بێ شەرنی هەموو یەک بەرنامی سیاسی هەیە بەڵام گرنگە کە هەموو ئەم حیزبە سیاسیانە لەسەر ئەو خاڵانەی کە پەیوەستە بە داهاتووی گەلی کوردستان پەیوەستە بە داهاتووی هەرێمی کوردستان و سەقامگیری و پاراستنی ئەم هەرێمە پێویستە لەسەر و خاڵانە یەک بین بە ئەو حیزبانی دەسەڵاتن ئەوانەی لە ئۆپۆزیسیۆن یاوانەی کە لە دەرەوەی دەسەڵات ئۆپۆزیسیۆنیشن ئەمە ئامانجەکانی شۆڕشی گوڵام بووە کە خزمەتی خەڵک بکرێ سەقامگیری سیاسی بۆ هەرێمی کوردستان هەبێ و ئەمەیە کەمە پارتی دیموکراتی کوردستان ئێستاش هەوڵی بۆیە بۆ ئێمە داخوازین کە بتوانین لە ناو خودی هەرێمی کوردستانە ئەو تێگەیشتنە سیاسیە هەبێ کە هێڵێکی گشتی هەیە بێ لەو هێڵە گشتێ لایەنێن ئەویش پەیوەستە بە داهاتووی گەلی کوردستان و پەیوەستە بەو خاڵانەی کە بڵێن زیاتر بابەتە نیشتیمانیەتەوەیەکانە ئەبێ لەسەرانە یەک بین وەڕاست دووبارە من پیرۆزبایی یەکەم لە هەموو ئەو شۆڕژگێرانەی کە ڕۆژێک لە ڕۆژان پێشمەرگە بوون یان لە ڕێخستنەنی هێنەکان بوون یانەوانەی کە شەهید بوون لە شۆڕشی گوڵان لە یادی ئەم شۆڕشەیەوە لە هەموو ئەو شۆڕشانەی کە بۆ گەلی کوردستان خەباتیان کردووە یان خوێنیان بەخشیەوە یا شەهید بوون هیوادارن ئەمە بتوانین ڕۆژێک بەرهەمی ئەو خەباتە بتوانین خزمەتی خەڵکی خۆمانی پێ بکەین. بەلای خۆم و هەواڵانمەوە جوانترین و پڕ لە خۆشەویستترین پیرۆزبایی ئاڕاستی گەلی کوردەکەم بە بۆنەی هەڵگیرسانەوەی شۆڕشی گوڵان کە نامەیەکی هێزگار گرنگ لە ناوەڕۆکی شۆڕشی گوڵانە هەبوو ئەویش ئەوەیە کە بە گەلی کورد و هەموو دنیامان وت ئێمە هەرگیز کۆتاییمان نایە چۆکدانادێن نابەزین شۆڕشی گوڵان دوای ئەو مەئامەرە شومە گەورەی جەزائیر کرێمان کرا وەک فەرمایشتەکەی جەنابی مەلا مستەفا کە فەرمووی دوای ساڵێکی تر ئێمە کرێ بە شێوەیەکی تر شۆڕش دەست پێ بکەینەوە بەڕاستی هەنگاوێکی هێزگار مەزن بوو کە جارێکی تر شۆڕشی پارتیزانیمان دەست پێ کردەوە دژی ئەو ڕژێمە فاشیستەی کە هەموو جەنابتان ئەزانن من پێم وایە ئەو پەتەی کرایە ملی سەدام حوسێن دەرئەنجامی اتفاقیە شومەکەی جەزائیر بوو کە زیانێکی گەورەی لە ئێمە گەیاند بۆیە جارێکی تر دەستکردنەوە بە شۆڕش و دروستکردنەوەی هێزی پارتیزانی شایستەی ئەوەیە هەموو کەسی هەموو کوردێک بتوانێت لەو یادا گوڵێک لێ خەی باوە پیرۆزبایی لێ بکەین و بڵێن ئەوە جەژنی ڕاستەقینەمانە چکە مژدەمان بەگەلەکەماندا کە ئێمە ناکەوین لە ناو ناچین و بە دژمنانیشمان وت ئێمە کۆڵ نادەین و بەم ئامرەیەک و دوانوسیان کۆتایمان پێنایە. ئێمە ینی مێژوایە اینجایش لەگەڵ جەنابەت باسمان لەوە کرد مێژوو پێکەوەی حەشارستانیەت هەر بەگشتی پێکەوە بەسترانی ڕووداوەکانە ئەم ڕووداوێکی تر دروستەکە و ڕووداوەکان بەو شێوەیە کە مێژوو شارستانیەتی هەموو بەشەریەت دروست بووە ئێمە شۆڕشی ئەیلول شۆڕشێکی هێزگار گەلێک مەزن بوو چونکە یەکەم شۆڕش بوو لە ناو بزوتنەوەی گەلی کووردا کە چوارچێوەیەکی نەتەوەی گرتەخۆ ئێمە شۆڕشەکانی ترمان هەمویان زیاتر شۆڕشی ناوچەی بوون ینی شێخێک بووە غایەک بووە سوزان ینی سەرۆک عشیرەتێک بووە دژی ڕژێمەکان بەڵام شۆڕشی ئەیلول ئەو گۆڕانکاریەمان کرد کە تایە بۆ شۆڕشێکی نەتەوەی کە سنوورە جوگرافیەکەی تێپەڕاند لە باشوورەوە کوردستانەکانی تر بەشداریانە کردین بە شێوەیەک لە شێوەکانە لێکیان تا ڕادەی دەمونە پێشمەرگە و خەباتیانە کرد بۆیە
باعترافی سەدام حوسێن لەسەر شاشەی تەلەڤیزیۆن وتی ئەگەر مانجێکی تر شۆڕشی ئەیلول بەردەوام بووە ئێمە ئەڕوخایان بۆیە ناچاریان هانایان بۆ ئەو یاریە سیاسیە دۆڕاوە بێت کە لە کۆتاییەکەی سەدام حوسێن بەو یاریە دۆڕاوە پەتی قەرارەکرایە ملی چونکە ئەوان هاتن لە اتفاقیەکی نێودەوڵەتیە لەگەڵ میسر و ئێران و جەزائیر و پاکستان بەشدار بووتیایە لەگەڵ عێراق ڕێکەوتن لەسەر ئەوەی هەموو هاوکاریەکانی کورد بە تەواوی بچڕە لێ سنوورمان لێدا بخرێ حەساری اقتصادی و سیاسی و هەموو بخرێت سەر بۆیە جەنابی مەلا مستەفا بە دووربینیە مەزنەکەی خۆی بەتەنم بە ئاتە گەورەکانی خۆی لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی کۆبوونەوە پێیوتن ئێمە ئەو بارودۆخەکەمانەکە هێزێکی نێودەوڵەتی کارەکە بۆ ئەوەی لە ناومان بەرێ دوو ڕێگەمان لە بەردەمە یەکیشان ئەوەیە کە بەردەوام بین لە شۆڕش بەڵام نابێت چاوەڕێی هیچ منفەزە هیچ هاوکاریە لە هیچ کەس بکەین بە سێ چوار دەوڵەت لێمانە درێ کە ئەمە ڕەنگە بێتە هۆی لە ناوچوونی خەڵکەکەمان ڕێگەی دووهەممان ئەوەیە ئێستا شۆڕش بوەستێنین و ساڵێکی تر بە شێوەیەکی تر بە شۆڕش دەست پێ بکەین و بەڕاستیش هەروە دەرچوو لە مای ساڵێکە جەنابی کاک مەسعود و کاکی دریس ئیجازەیان لە جەنابی مەلا مستەفا خواست کە بەداخەوە و کاتە جەنابیان نەخۆش بوو شۆڕشی گوڵانیان دەست پێ کردو و مەفرز سەرەتاییەکان بە شێوەی پارتیزانی دەستی پێکردەوە کەوکو ئەرزم کردی ئەو مژدەیەک بوو بۆ گەلی کورد کە ئەڵێن نەوەکانتان لە خەبات ناوەستن تا ئەو ڕۆژەیە گەینە سەربەخۆی و ئینشاءالله ڕۆژێک دێ دەوڵەتی کوردی دروست دەکەین ئەمە شۆڕشی گوڵانە نوێکاریەک لە کوردستانە دروست بوو کە هەندی هێزی تری سیاسی لەژێر ناوی ئایدۆلۆژی جیاوازە ئەوانش دەستیاندایە شۆڕش بە دیدی ئێمە هەر کوردێک هەر پێشمەرگەیەک هەر حیزبێک هەر ڕێکخراوێک هەر کۆمەڵێک کە لە پێناوی استراتیژیە سەرێکیەکە کە سەر بەخۆی کوردستانە تێبکۆشێ لای ئێمە قبوڵە هەر بۆیە بەداخەوە ئەگەر چی سەرەتاکەی خراپ دەست پێکرا کە شەڕی براکوژی هەبوو ڕێگە لە پارتیە گیرا بێنەوە بە تایبەتی لە مەنتقەی سۆران و زۆر گەنجی بەتوانە و شۆڕژێڕی مەزنمان لەو پێناوە بەداخۆر لە ئێمە و لە لاکانی تریش لە ناوچووک بە مەزنی ئەقلی کاکەدریسی هەمیشە زیندوو کە کاری لەسەر ئەوە کرد بە تاکید بە پلانێکی گەورەی نێوان جەنابی کاک مەسعود و کاک ئیدریس بەرنامەی دروستکردنی بەرەی کوردستانی داڕێژرا و توانرا بەرەی کوردستانی دابڕێژرێ و پێک بهێنرێ و پێکەوە کار بکرێ بۆ خۆشبەختی بۆ یەکەم جار ئەو نامە گرنگە درا بە هەموو هێزەکان کە کاتێ ئێمە پێکەوە براین و هاوستراتیژین و پێکەوە کارەکەین ئەتوانین دەستکەوتی زۆر گەورە بۆ گەلەکەمان بەدەست بێنین و بەداخیشەوە کاتێک کە لە یەکتر دوورین کاتێککە مشکلەمان هەیە هێزەکانی چواردەورمان کە هەمیشە لە کەمینان بۆمان ئەتوانن بە ئارۆزی خۆیان بەکارمان بهێنن خوێنی میلەتەکەمان ئابووری میلەتەکەمان بگرە مەبادی میلەتەکە بشمان ئەبێتە قوربانی ئەو ملانیانە ئەوە بوو لە ساڵی 92 لەسەر بڕیاری داوا و پێشنیار و ئەمری جەنابی کاک مەسعود بارزانی کە لە کۆیە قسەی کرد بڕیار لەوە درا کە ئێمە انتخابات بکەین پارلەمان دروست بکەین حکوومەت دروست بکەین. دەزانین کاکە چۆمان ینی لە دنیاە سیستەمی داگیرکردن زۆر هەبووە ینی بەڵام ئەوەندەی کە من شارەزای مێژوو بووم هەموو داگیرکەرەکان دانیان بەوە ناوە کە خۆیان داگیرکردن و میلەتیان داگیر کردووە میلەتەکەش زانیوێتی ئەوە داگیرکەر و خەباتیان کردو دیارە لە هەموو شۆڕشەکانی دنیا تاقە میلەتێک لە دنیاە کە داگیرکەرەکانمان دان بەوە نانێن ئێمە میلەتێکی داگیرکراوین وڵاتێکی داگیرکراوین بەڵکو
عربەکان بە خاچی عربستان ێزان وازان لە ئێمن و مەکە و مەدینەن و ئێرە بەشێکە لەوان تورکەکان بە خەڵکی تورکی شاخاوی مانەزانن فارسەکان بە ئاریانی مانەزانن کە بەشێکی عشیرەتی چین لەوان یعنی تاقە گەلێک لەو دنیاە کە هێزێکی نادات پەروەرانەی نامرۆڤانە کە ئێوێ لە ڕگ و ڕیشەوە دەربێنێ تەنیا گەلی کوردە و ئەو چەسەرانە کە ئەیانەوێ گەلی کورد ئێمە لە دوایەوە تویە کوڕاپەڕێنی گەلەکەمان و بە هاوکاری هێزە تێکۆشەرەکان توانیمانە ئەو حکوومەت و پەرلەمانە دروست بکەین ئەم حکوومەت و پەرلەمانە لەبەرەوەی دەوڵەتی سربەخۆی نییە لەبەرەوەی پارەی چاپکراوی تایبەتی خۆی نییە ئۆملەی نییە لەبەر ئەوە پیشەسازی سربەخۆی نییە لەبەرەوەی نەمانتوانیوە لە بواری گەشت و گوزارە بەرهەمهێنانی گەورە بکەین دەزانی ئەوەی کە ئەبێ وەکو دیفاکتۆ واقعێک کە هەین ئەوەیە ئێمە حکوومەتێکی هەرێمین یعنی ئەم حکوومەتە هەرێمیە بۆ ئەوی بکوێت سەرپێی خۆی لانی کەم دەبواە حکوومەتی عێراق اعترافی پێ بکات دانی پێ ئابنێت ئەوەی کە حکوومەتی عێراقی دانی پێێنە تەنیا لە ژێر فشاری هێزی پێشمەرگە و عقڵمەندی سیاسیەکان مایەنایە دەنا حکوومەتی عێراقی هەموو دەزانین ڕۆژە میزانیە بڕێ ڕۆژە محکەمەی اتحادی یاسات بۆ دەرەکان نەوتوغاز لێ بسەنێتەوە ڕۆژێ گومرگ بۆ دانێ ینی لە کۆی مێژووی بەشریەت و دنیای نەبووە لە یەک دەوڵەتە تۆ گومرگدانی بۆ هەرێمەکە تووشی سەقەتیە داڕوخانی اقتصادی بکەین بۆتە حکوومەتی عێراقیش دانی پێیان ناوین کە ئێمە حکوومەتێکی هەرێمی فیدراڵین بۆیە ئەمەی کە خۆمان بەڕێوە ئەبین ئەمە بەڕاستی کیانێکی معجیزە ئاسایە کە خەڵکی کوردستان تەنیا حیزبەکان دەبێت لە هاوڵاتیەکی تەماتە فرۆشۆر عەرەبان چێکۆ هەمیشە عشقمان بۆ نیشتیمان بۆ نەتەوە بۆ حکوومەتەکەمان و پارێزگاری لە حکوومەتەکەمان هەبێ من ئەم مناسبە گەورەیە ئەقۆزمەوە بۆ ئەوی داوا لە خانسکی کوردستان و گەنجانی کوردستان بەگشتی بکەم کە بڵێم ئەمەی کە هەمانە بەدیلەکەی هێزێکی دیکتاتۆرەکە تورکەکانە یان عەرەبەکانە یان فارسەکانە دێن و داگیرمانەکەن بۆی لە ڕێگەوە دەرمان بێنن ئەمەی کە ئێستا هەمانە پڕ بە پێویستی خەڵکی کوردستان نییە ئەمە ئێستا هەمانە نایتوانیوە خەونی گەنجانی ئێمە بەدی بهێنێ خەونی ئافرەتانمان بەدی بهێنێ خەونی پیرەکانمان بەدی بهێنێ بەڵام هەنگاوێکە لەوەی کە ئێمە لە نێوان بوون و نەبوونە ئەتوانین بڵێن هەین بۆیە ئەرچی هەموو تاکێکی کوردستانە کە بتوانین ئەم حکوومەتە لەناو خۆ نەقدی بکەین هەوڵی چاکسازی بین هەوڵی باشتر بکەین لە دەرەوە بتوانین هەمومان ببینە قەڵغانێک بۆ پاراستنی کوردستان ئێمە لە ململانەی بوون و نەبوونین دەزانی یانە بین یان نابین لە دەستوری ئەم قەوارەیە لەم کاتەیە خوانەخواستە بەواتە مردنی فیکری نەتەوەی نیشتیمانی من باوەڕم وایە بۆ 50 ساڵی تر بۆیە وەکو ئەرزم کردی من داوا بکەم لە هەموو حزبەکانی کوردستان هەیە لە پێشەوە حزبەکەی خۆم پارتی دیموکراتی کوردستان کە 4 ساڵە قوربانی بۆ ئەم نیشتیمان و نەتەوە ئەیە بۆ پارتی نەیەوە بۆ نیشتیمان و نەتەوەکە کە هەوڵ دێن هەمووان بەشدار بن لە پرۆسەی سیاسی ئەم نیشتیمانە بتوانین ئەو سیستەمە کە هەمانە بەرەو باشتری بەرین و خەڵکانی خۆمان دڵسۆزانەتر لەو ڕاستیە تێبگەین لە نێوان بوون و نەبوونە دەبێت بوونمان هەڵبژێرین کە بوونی ئەم حکوومەتەیە چونکە نەبوونی ئەم حکوومەتە بەواتە لە ناوچوونی کۆتایی ئێمە مانەوەی هەر میلەتێک لە خوێندنەوەی بۆ بوعدە مێژوویەکان بۆ دیرۆک و بۆ ڕابردووی خۆی مانای بەردەوامبوونەتی لە خەبات و بەرخودان و شۆڕش و تەنانەت ژیانیش بۆیە کاتێک ئێمە خوێندنەوەمان بۆ شۆڕشی مەزنی ئەیلول ئەوە بێت کە کاتێک لە ئیتفاقی جەزائیر لەسەر دەستی
دەوڵەتان نەکسەیەک بە شۆڕشێک ئەهێنرێت ئەم نەکسێ ئەبێتە هۆی ئەوەی کە ماڵوێرانی بەدوادابێت بۆ میلەتێک کە بێ ئومێد ببێت لەوەی کە لە ژیان بگاتە چیانێکی سەر بەخۆی یاخود ئەم میلەتە شۆڕش و بەرخودانەکانی نشست بێنێت شکست بهێنێت. بۆیە خوێندنەوەی ئێمە بۆ ئەو بوعدە مێژوویە ئەوەیە کە لەو کات خەڵک ماڵوێرانە بێ، خەڵک ئەگری، خەڵک چەکدا ئەنێ لەسەر دەستی ئەو دەوڵەتە داگیرکەرانە شۆڕشی کوردی نشست پێ ئەهێنرێ، شکستی پێ ئەهێنرێ. دوا بە دوای ئەمە هەستانەوەیەک دروست ئەبێت بە ناوی شۆڕشی گوڵان، ئەو شۆڕشەی کە دقیق 46 ساڵ لەمەوبەر لەسەر دەستی سەرکردە بەتوانە و بە ئەزمونەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەم شۆڕشە دروست ئەبێتەوە. لە دوو بوعدەوانێ ئەم شۆڕشە بۆ خەڵکە نیشتیمان پەروەر و کوردەکە ئاهێکی خۆشی و ئاهێگە بێ بۆ ئەوەی کە جارێکی تر کورد شۆڕشێک بەرپا ئاکاتەوانێ و بەرەو کەنارێکی ئارامی ئەبات. لە بوعدێکی ترەوە دژە شۆڕشەکان یاخود ئەوانەی دژی شۆڕشی کوردین، ئەوانەی کە ئەیانەوێت کورد بۆ هەمیشە نەگات بە کەنارێکی ئارام و مەرامەکانی نەگاتەجێ، لە لای ئەوانەوانێ ئەم شۆڕشە بە شۆڕشێک ناو ئەبرێ کە پێویستە بە هەمان شێوەی شۆڕشی ئەیلول شکست بهێنێ. ئەم شۆڕشەش هەر بۆیە لەسەر دەستی مخابراتی نێودەوڵەتی و بەکارهێنانی هەندێک هێزی ناوخۆیی هەوڵ ئەدرێ شۆڕشی گوڵان جارێک تر شکست پێ بهێنرێ. بەڵام بە خۆشحاڵێوانە ئومێدی خەڵک بەم شۆڕشە و هەوڵی سەرکردەکانی ئەم شۆڕشە پێشمەرگە قارەمەکانەکانی ئەم شۆڕشە بە جۆرێک ئەبێ کە شۆڕشی گوڵان بەور ئاسا یاخود ڕووبار ئاسا وەستانی نییە و شۆڕشی گوڵان بە ئیعاز بەبێ ئیعاز خەڵک لە شارەکان لە شاخەکان لە شۆڕشی خۆیان بەردەوامە بن، لە قوربانیدان بەردەوامە بن، هەتاکو ئەوەی کە ئەم شۆڕشە ئەبێتە جێگەی ئومێدێک بۆ هەموو خەڵکی کوردستان کە بە هەمان شێوەی شۆڕشی ئەیلولی مەزن کە هەموو چین و توێژێک لە کوردستان لە چواردەوری کۆ ئەبێتەوە، شۆڕشی گوڵان بە هەمان شێوە لە هەموو چین و توێژێک لە ڕووی چۆنێتی لە ڕووی چەندایەتی خەڵکی لێکۆ ئەبێتەوە، شۆڕشێک ئەبێتە جێگەی ئومێدێک هەتاکو ئەوەی کە ئەگەینە ڕاپەڕینی ساڵی 1990 ئەتوانین بڵێن ئەم شۆڕشە بە قوربانیەکانی بە هەموو ئەو خەڵکی کە لە زیندانەکان ئەزابیان کێشا، بە هەموو خەڵکانەی کە ماندوو بوون لە شاخەکان، ئەم شۆڕشە بتوانی بەرهەمێک دروست بکە بۆ ئەوەی کە ساڵی 1990 لێ بەرهەم بهێنرێت. شۆڕشی مەزنی ئەیلول ئەو شۆڕشە بوو کە توانی هەموو ئەو مافانەی کە کورد پێویستی پێی هەیە لەلایەن دەسەڵاتی داگیرکاری عێراقی وەربگرێتەوانێت. لە کاتێکە ئەم شۆڕشە کە معادلەی شۆڕشەکە ئەگۆڕدرێتەوە بەرامبەر بە هەندێک تموح بۆ دەوڵەتانی دراوسێ و ئەکات کە شۆڕش لە نشستا بێ، شۆڕش تووشی کارەساتێکی گەورە ببێت. بۆیە ئەو ماوەی ساڵە یاخود ساڵ و نیوەی کاتێکە فەراغێک دروستە بێت لە شۆڕشی کوردیە، دواتر لە هەناوی میلەتی کوردەوانێ شۆڕشێکی تر دروست دەبێت، شۆڕشێکی تریەتە بوون کە شۆڕشی گوڵانی پێشکەوتن خوازە بێت. ئەم شۆڕشە ئەتوانین بڵێن شۆڕشێک بووە کە بەردەوامی بە شۆڕشەکانی کورداوە، هەر لە شۆڕشی ئەیلولی مەزن و لە هەموو سەرهەڵدان و پێشاتەکانی پێشۆڕشی ئەیلولی مەزنیش شۆڕشێکی دانەبڕاو نەبووە. بەڵام ئەتوانین بڵێن لەو ساڵەیە سەرکردە سیاسەکانی کورد بە تایبەت جەنابی کاک مەسعود، کاک ئیدریس پشوویەکیان وەرگرتە بێت لە شۆڕش، یاخود بڵێن خۆ دروستکردنەوەیەک لە هەناوی میلەتەکەی خۆیان دروست کرد بێتەوانێ. بۆیە شۆڕشی گوڵان ئەو شۆڕشە بوو کە توانی جارێکی تر ئیدامە بە شۆڕش بداتەوە، ئیدامە بە سەرهەڵدانەکانی شۆڕش بداتەوە لە هەموو پارچەکانی تری کوردستان. شۆڕشی گوڵان ئەو شۆڕشە بوو کە ئیرادە و دامەزراوەی جارێکی تردایە بە شۆڕشی کوردی و ئەتوانین بڵێن ئەم شۆڕشە بوو کە بەرهەمەکانی یەکگرتنی بەرەی کوردستانی بە هەمان شێوە کۆکردنەوەی هەموو هێز و لایەنە سیاسیەکان لە ژێر چەترێکە ئەتوانین بڵێن ئیدامەدانی شۆڕشی گوڵان بوو. ئەگەر شۆڕشی گوڵان نەبووایە کورد نەئەگەیشت بەو کەنارەی کە ئێستا هەرێمێکی هەبێ، کورد نەیەتوانی بگات بەو قەوارەی کە ئێستا قەوارێکی سیاسی و ئیداری و دامەزراوەی هەبێ لە هەرێمی کوردستانە. شۆڕشی گوڵان بوو توانی بە بەرهەمهێنانی بەرەی کوردستانی توانی دواتر ببێتە ئەوەی کە
ڕاپەڕینێکی سەرتاسەری و جەماوەری دروست ببێت لە کوردستانەوە ئەم ڕاپەڕینە بووە ئەوەی کە تەواوی خەڵکی کوردستان ئومێد و ژیانەوەیکی جارێکی تر ببەخشێتەوە بەم خەڵکە کە لە قەتڵ و عام و لە کوشتن و لە زیندانیکردن و لە ڕاپێچان و تەرحیلکردن دوور بکەونەوە جارێکی تر. بە درێژایی مێژوو ئەتوانین بڵێن لە عوسمانی و لە سەفەوێ و لە جەنگی ئەوان لە ناوچەکەدا ئەتوانین بڵێن کە کورد هەمیشە ئیرادەیەکی وای تیا دروست بووە لەبەرەوەی بەردەوام لەژێر چەوسانە و قەتڵ و عام و کوشت و بڕابووە. ئەم ئیرادەی کورد وای کردووە هەمیشە نەبەزێ، هەمیشە لە هەوڵی دروستکردنەوەی شۆڕشابێ، لە هەوڵی دروستکردنەوەی شۆڕشێکا بێ کە بتوانێت چۆک بە داگیرکەران بهێنێ. بۆیە ڕێکەوتنامەی جەزایر کاتێک کە دروست دەبێت شۆڕشی کوردی شکست پێ ئەهێنرێت، ئەتوانین بڵێن نەکسەیەک بەسەر شۆڕشی کووردا ئەهێنرێت، خەڵک بێ ئومێد ئەبێت، خەڵک جارێکی تر وای لێت کە ئومێدی نەمێنێ بەوەی کە شۆڕشێک هەبێ کورد بگات بە کەنارێکی ئارام. بۆیە لە هەناوی ئەم بێ ئومێدیەوە ئومێدێک دروست دەبێتەوە جارێکی تر کە شۆڕشی گوڵان دروست ئەبێت. ئەتوانین بڵێن ئەم شۆڕشە بووە هۆی هەوێنی ئومێدێکی زۆر گەورە کە کورد هەمیشە شکست ناهێنێ، کورد هەمیشە لە هەوڵەکانیە ئەبێ بۆ ئەوەی کە زاڵ بێ بەسەر داگیرکەرەکانە یاخود ئەگەر زاڵیش نەبێ نەچەوسێنرێتەوە لەلایەن داگیرکەرەکانەوانێ. قوتابخانەیەکی شۆڕش هەیە لە ناو پارتی دیموکراتی کوردستانە کە هەمیشە خەباتکردن یاخود سیاسەتکردن لە ناو پارتی دیموکراتی کوردستان فکر بوو نەک عنف بێت. بۆیە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە لەو ڕوانگەیەوە ڕوانێتە ناو ماڵی کورد کە چۆن بەرەی کوردستانی دروست کرا، چۆن کاریگەریەکی تەواوی هەبوو لە دروستکردنی بەرەی کوردستانی کۆکردنەوەی هەموو هێز و لایەنە سیاسیەکان لە کوردستاندا. جارێکی تر پارتی بە هەمان ئەم خەبات و فکرە بیری لای ئەوەیە کە هەمیشە هێز و لایەنە سیاسیەکان لەسەر یەک مێز بن، هەمیشە بیری لای ئەوەیە کە لەژێر یەک چەترا کورد کۆ بکرێتەوە. بۆیە ئەو فکرەی کە لە شۆڕشایر لە دوایەکانی پارتی دیموکراتی کوردستان لە شۆڕشی ئەیلولی مەزن لە شۆڕشی گوڵانی پێشکەوتن خواست هەمیشە ئەتوانین بڵێن شۆڕشێک بووە کە بۆ کورد بووە نەک بۆ ئەوەی کە لە دژی کورد بێت. بۆیە احتیمال لە شۆڕشی تر هەبوو بن لە دژی کورد دروست بوو بن یاخود هەوڵی شۆڕشێک لە دوای یەکەکانی کورد درابێ بۆ ئەوەی کە بتوێنرێنەوە لەلایەن مخابراتانی نێودەوڵەتی، مخابراتانی ئیقلیمی یاخود هێزی ناوخۆی بۆ ئەوەی کە کاتێک کە شۆڕشی گوڵان لە شاخەکانی هەکاری لەسەر هەڵدانەوە ئەبن هێزی تر ئەنێردرێ بۆ ئەوەی کە لە ناو ببردرێن یاخود لێ بدرێن. بەڵام ئەم توانا و تاقەی کە پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستانی تیابێت لەسەر هەڵدانەوەی شۆڕش توانا و تاقەیە گەبێت کە ناپڕوچێت، توانا و تاقەیە گەبێت کە بە خوێنی خۆیان جارێکی تر شۆڕش ئەنووسنەوانێ. بۆیە شۆڕشی گوڵانی پێشکەوتن خواست ئەو شۆڕشە بوو کە بە هەزارەها قوربانیدا لە پێناو خاکی پیرۆزی کوردستان، بە هەزارەها خەڵک کەم ئەندام بوو لە سەنگەرەکانە جەستەی خۆیان بەخشی بە خاکی پیرۆزی کوردستان، بە هەزارەها خەڵک لە زیندانەکان شەو ڕۆژ لە ژێر ئەشکەنجە و ئازار بوون بۆ ئەوەی کە کوردستان جارێکی تر تووشی شکست و نشستێکی تر نەبێتەوە بگاتە کەنارێکی ئارام. بۆیە شۆڕشی گوڵانی پێشکەوتن خواست ئەو قوتابخانەیە بوو، ئەو مەدرسە کوردایەتیە بوو کە جارێکی تر توانای و ئومێدی بەخشیەوە بە ناخی تاچی کورد. جارێکی تر توانی ئەم قوتابخانەیە خەڵک تێبگەێنێ کە ئومێدێک هەیە بۆ ئەوەی کورد قەتڵ و عام نەکرێ، بۆ ئەوەی کە کورد نەچەوسێنرێتەوە، بۆ ئەوەی کە کورد چیمیایی باران نەکرێ. ئەتوانین بڵێن شۆڕشی گوڵانی پێشکەوتن خواست بوو لەسەر دەستی سەرۆکە زۆر بەتوانا و بە ئەزمونونەکانی بوو کە توانیان بەرەی کوردستانی دروست بکەن، کە توانیان هێز و لایەنە سیاسیەکان کۆبکەنەوە، کە توانیان ڕاپەڕینی ساڵی 1990 لێ بەرهەم بهێنرێ. درێژە پێدەری ئەم شۆڕشە بوو توانیان
قوارێکی سیاسی بۆ هەرێمی کوردستان دروست بکەن. درێژە پێدەری ئەم شۆڕشانە بوتوانیان ساڵی 2003 حکومەتی داگیرکەری دیکتاتۆری عێراق لە گۆڕ بنێن، جارێکتر دەستور بنووسرێتەوە بۆ هەرێمی کوردستان. هەر لەسەر دەستی سەرۆکی ئەم شۆڕشی گوڵانە بوو کە کەسێکی بە ئەزمون و بەتوانا بوو. توانی جارێکتر قوارەیەکی زۆر تۆکمە بۆ کوردستان دروست بکرێ بپارێزرێت. تەنانە دێمە بینیمان لە شەڕی تیرۆریستانی داعش، لە شەڕی شەمشەمەکوێرەکانی داعش، سەرکردەی سیاسی شۆڕشی گوڵان کە بە ئەزمون و تااقەتەکانی خۆی توانی لە جەبهەکانی کوردستان بێ بۆ ئەوەی کە شەمشەمەکوێرەکانی تیرۆریستی لە ناوبەرەیە کە داعش بوون. جارێکی تر سەرۆکی ئەم شۆڕش و بەرخودان و جوڵانەوەیە بوو توانی قواری هەرێمی کوردستان لە 16 ئۆکتۆبر بپارێزێت، توانی سەحێلا و پردێ و ئەو چالاکیانەی کە هەبوون لە هەرێمی کوردستان یعنی لەسەر جەستەی پێشمەرگە بە عەقڵ و ئەزموونی سەرکردەیەکی سیاسی زۆر بەهێز توانیان بەرگری لە قواری هەرێمی کوردستان بکەن.